بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان بەشداروانی خولی دەوای دڵان، خوای پەروەردگار لێپاڕینەوە بە ناوە جوانەکانی بە سیفاتە بەرزەکانی کە ئەم پرۆژە پڕخێر و مبارەکە بکا بە دەوایەک بۆ دڵە نەخۆشەکانمان. اللهم ئامین. خۆشەویستانم، خۆشحاڵم بۆ جاری دەم لە خزمەتتان نابم بە پێشکەشکردنی بابەتێک لەسەر نەخۆشەکانی دڵ. بەڕێزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی مبارەک و پیرۆزیە ئەفەرمێت: إن في الجسد مضغة، لجستدا پارچە گۆشتێک هەیە. إذا صلحت صلح الجسد كله، ئەگەر ئەم پارچە گۆشتە تەندروست و سەلامەت بوو ئەوە هەموو جەستەکە تەندروست و سەلامەتە بن. وإذا فسدت فسد الجسد كله، خۆ ئەگەر ئەم پارچە گۆشتە ناتەندروست و ناسەلامەت بوو یاخود خراپ بوو ئەوە هەموو جەستەکە خراپە بێ. ئەفەرمێ: ئەلا وهي القلب، ئەو پارچە گۆشتەش کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی جەستە هەیە بە باش و بە خراپ بریتیە لە دڵ. بۆیە ئەبێ بزانین کە دڵ شوێنی تێڕوانینی خوای پەروەردگارە. هەروەکو پێغەمبەری خوا لە فەرمودەکانی فەرمێ: دڵی ئینسان بەڕێزان و خۆشەویستان بە نووری ئیمان بە چاکە بە تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار ئاوەدان و پڕنوورە بێ، بەڵام بە پێچەوانەشەوە بە تاوان تاریک و وێران و کاولە بێ. بۆ ئەوەی ئێمە بزانین دڵەکانمان شوێنەواری خراپەی پێوە یاخود نا، یان بە تعبیرێکی تر بڵین ئەو شوێنەوارە خراپانە چین کە تاوان لەسەر دڵی ئینسان دروستیەکە، ئاماژە بە چەند خاڵێکی گرنگەکەین چونکە خۆیان خاڵەکان زۆرن، بەڵام ئێمە لەبەر دیاریکراوی کاتەکەمان ئاماژە بە گرنگترین ئەو شوێنەوارانەکەین کە لە سەر دڵی بەندە تاوان بەجێ ئەهێڵن. ئەبێەوە بزانین پێشەکی بەڕێزان تاوان چەندەها ماڵی ئاوەدانی کاول کردووە، چەندەها ژیانی خۆشی بەرەو وێرانە و کاولی بردووە، چەندەها نیعمەت کە خوا بە بەندەکانی بەخشیوە، بەڵام بەهۆی تاوان و سەرپێچی خواوە بەرەو نەمان و لە ناوچۆن چوون. بۆیە زۆر گرنگە ئینسان ئاگاداری تاوانەکانی بێت. تاوان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی بەندە هەیە، لە ناو ژیانی بەندەشا لەسەر دڵی. ئەو شوێنەوارانە چین بەڕێزان کە تاوان لەسەر دڵی ئینسانەکان دروستێکە. یەکەمین شوێنەوار کە تاوان لەسەر دڵی بەندەکان دروستێکە بریتیە لە دووربوون لەخوا و بریتیە لە تاریکبوونی دڵ. ئەبێەوە بزانین هەر کاتێک ئینسان تاوانی کرد دڵی بەرەو تاریکیە ڕوا، کەم کەم ڕووناکی و نووری خوای پەروەردگاری لێوەرەگیرێتەوە. عەبدوڵڵای کوڕی عەباس خوا لە خۆی باوکی ڕازی بێ لە وتەیەکی زۆر جوانیە، ئەفەرمێت: إن للحسنة ضياء في الوجه، بەڕاستی چاکە هۆکارێکە بۆ نورانی بوونی ڕوخساری ئینسان، ونورا في القلب، و هۆکارێکە بۆ ڕووناکی دڵ. باسی شوێنەواری چاکاکە. ئەفەرمێ: وسعة في الرزق، هۆکارێکە بۆ فراوانبوونی ڕزق و ڕۆزی ئینسان، وقوة في البدن، هۆکارێکیشە بۆ بەهێزبوونی جەستەی ئینسان. لە بەرامبەرە هەر عەبدوڵڵا خوا لێی ڕازی بێ فەرمێ: وإن للسيئة، ئەفەرمێ سەوادن في الوجه، و هۆکارێکە تاوان هۆکارێکە بۆچی بۆ تاریکبوونی ڕوخسار، و چیش وظلمة في القلب، و هۆکارێکە بۆ تاریکبوونی دڵی ئینسان، ووهنا في البدن، و هۆکارێکە بۆ بێهێزبوونی جەستە، ونقصا في الرزق، و کەمبوونەوەی ڕزق و ڕۆزیش. کەواتە یەکەمین زیانێک کە تاوان لە دڵی ئینسانی بدا ئەوەیە ئەم دڵە تاریکەکە، لە نور و ڕووناکی خوای پەروەردگار بێبەشێکە. خوا پەناماندا. دووەمین شوێنەوار خۆشەویستان و بەڕێزانم کە تاوان بەجێ ئێهێڵە لەسەر دڵی بەندەکان ئەوەیە دڵی بەندەکە ڕەشەکە. ئەبوو هورەیرە لە حەدیثێکا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ومانە گێڕێتەوە کە فەرموویەتی: إن العبد إذا أخطأ خطيئة
نكتت في قلبه نكتة سوداء. أفرمي هر كاتيك بنديك تاوانێکی کرد سەرپێچی خوای پەروەردگاری کرد نوکتەیەکی ڕەش لەسەر دڵی داند. بەڵام ئەگەر هات و ئەم بەندەیە تەوبەی کرد و داوای لە خۆشببوونی لە خوای پەروەردگار کرد ئەوە ئەم تاوانە ئەم نوکتە ڕەشە ئەسڕێتەوە. بەڵام ئەگەر هات و بەردەوام بوو لەسەر تاوانەکەی خۆی نەک نوکتە ڕەشەکە ناسڕێتەوە بەڵکو وای لێ دێ ئەو دڵە بە تەواوەتی ڕەشە بێ هیچ شوێنەوارێکی سپێتی نوری خوای پەروەردگاری پێوە نامێنێ. وهروها على فرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە ئەو ڕانەیەکە لە خوا لە قورئانە فەرموویە کەلا بەل ڕان على قلوبهم نەخێر ئەوانە مۆر لە دڵیان دراوە. کەواتە هەر کاتێک ئینسان بەردەوام بوو لەسەر تاوان ئەوە مۆر لەسەر دڵی درێ بەرەو خراپ. یەکێکی تر لە شوێنەوارەکان خۆشەویستانم کە تاوان لەسەر دڵی بەندە بەجێ هێڵێ ئەوەیە کە دڵی ئینسان هیچ حەیایەک هیچ شەرمێکی تیان نامێنێ. ئەم ئینسانە وای لێ دێ شەرم و حەیایی نامێنێ هەموو تاوانێک ئەنجامەدا. بەڕاستی شەرم و ترسی خوای پەروەردگار وای کردو ئینسانەکان لە تاوان بەدوور بن لە خراپە بەدوور بن. لە فەرمودەیەکە کە ئەبی مەسعود گێڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى ئەوەی کە خەڵکی لەوتەی پێغەمبەرانی پێشوو بۆیان ماوەتەوە ئەمەیە إذا لم تستحي فاصنع ما شئت. ئەگەر شەرمت نەکرد هەرچیەکەی بیک. بۆیە بەڕاستی بەڕێزان هەر کاتێک عەبد بەندە تاوانی کرد شەرم و حەیا لەسەر دڵی هەڵەگیرێ. ئەمە یەکێکی ترە لەو شوێنەوارانەی کە کە تاوان لەسەر دڵی بەندەکان دروستیەکە. فەرمودەکەش ئیمامی بوخاری ڕیواتی کردو. خۆشەویستانم یەکێکی تر لەو شوێنەوارە خراپانەی کە تاوان لەسەر دڵی بەندەکان دروستیەکە کە شوێنەواری چوارەمە ئەویش ئەوەیە ئەم تاوانە وا ئەکا ئینسان ترسێکی غەیری خوای بچێتە دڵەوە. چونکە ئینسان ئەگەر لە خوا ترسا تاوان ناکا کە تاوانیشی نەکرد خوای پەروەردگار وای لێکا ترسی غەیری خۆی لە دڵیان نەبێ. بەڵام ئەگەر هات و تاوانی کرد و لە خوا نەترسا خوای پەروەردگار ترسی هەموو شتێکە خاتە دڵی غەیری خۆی. بۆیە هەر کاتێک ئینسان ئەگەر ئیطاعەی خوای کرد و لە تاوان بەدوور بوو ئەوە خوای پەروەردگار هەرچی ترسەکانی بۆیە گۆڕێ بە ئەمن و ئەمان. بە هەمان شێوە ئەگەر هات و سەرپێچی کرد هەرچی ئەمن و ئەمانی هەیە بۆیە گۆڕێت بە ترس و بیم. هەر یەکێک لەو نعمەتانی کە خوای پەروەردگار منەتی ئەکا بەسەر قوڕەیشە هەرۆکو لە سوڕەتی قوڕەیشە هاتووە فەرمێ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. یەکێکی تر لەو شوێنەوارانە بەڕێزان و خۆشەویستانم ئەوەیە کە تاوان شووا لە دڵی عەبدەکە کە ڕاستی لێ تێک بچێ هەموو پێوەرەکان لە لای ئەو پێچەوە نابنەوە هەموو قیاس و میزانەکان هەموو تەرازوەکان لای ئەو پێچەوە نابنەوە وای لێ دێت حەق بە ناحەقە بینێ ناحەقیش بە حەقە بینێ باشە بە خراپە ئەبینێ خراپەش بە باشە ئەبینێ. ئەم بەم ڕۆژگارە ئەبینین بەداخەوە موسڵمانان بەشێکیان وایان لێ هاتووە یعنی لەسەر هەموو شتێک قساکەن لە پۆستێکی سۆشیال میدیایە بێوی بزانێ ئەو قسەی حەقە یان نا ڕاستە یان نا باشە یان نا خراپە یان نا یەکسەر قسەی خۆی تیاکە هەمووی لێ شێواوە نازانێ پێی وایە باشە لە ئەسڵا باش نییە پێی وایە خراپ و لە ئەسڵیشا خراپ نییە. بۆیە هۆکارەکەی ئەو تاوانەیە ئەو شوێنەوارە خراپەیە کەوا تاوان لەسەر دڵی بەندە بەجێ هێشتووە. هەروەکو لە فەرمودەکەی پێشتریشا باسمان کرد کە ئەگەر هات و ئینسان تاوانی کرد خوا نوکتەیەک لەسەر دڵی دروستەکە ئەم نوکتەیە بەردەوام لە زیادبوونایە بە جۆری تاوانەکان هەتاکو وای لێ دێ ئەم ئینسانە دڵی تەبعی لێدرێ. یەکێکی تر لەو شوێنەوارانە خۆشەویستان و بەڕێزانم کە تاوان لەسەر دڵی بەندەکان دروستیەکە بریتیە لە تەنگبوونی دڵ. ئەم ئینسانە بەردەوام دڵی تەنگە بە زمانی ئەمڕۆ پێوترێک کە ئابە و هەندێک لەو ناوانی کە بە مستەڵەحی ڕۆژگار ناویلێنراوە. خۆشەویستانم ئێمە بێ بزانین تەنها بە زیکر و یادی خوای پەروەردگار بە ئیطاعەی خوای پەروەردگار دڵ ئارامە. ئەلا بذیکری الله تطمئن القلوب. بە مەفهومی مخالەفەکەی ئەگەر هات و زیکر و یادی خوامان نەکرد ئەو دڵمان تو نەبێ ئەگەر هات و زیکر و یادی خوامان نەکرد
ئەو کاتە ئەکەوینە تاوانەوە خوا پەنەمان بدات چونکە سەرقاڵی خێر نەبین سەرقاڵی شەڕەبین. خوای پەروەردگاریش فەرمێ فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام وفرمي ومن يريد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء كذلك يجعل الله الرجس على الذين لا يؤمنون. بەو شێوازە خوای پەروەردگار دڵی توندەکا کە ئەڵی بۆ ئاسمان هەڵەکێشرێ هەناسی لەبەر نامێنی واتەنگە نەفەسە بوو ژیانی لێ تاڵە بێ. بۆیە بێ بزانین هۆکاری دڵتەنگی ئەمڕۆ کە زۆر بەربڵاوە بریتە لە تاوان و سەرپێچی خوای پەروەردگار. خۆشەویستانم، یەکێکی تر لە ئەو شوێنەوەرە خراپانەی کە تاوان لەسەر دڵی ئینسانەکان دروستێکە خوای پەروەردگار پەنامان بدات ئەوەیە کە تاوان وامان لێکە لە زۆر شت مەحروم بین. گرنگترینیان لەو شتانە بریتە لە بێبەشبوون لە عیلم. بۆیە ئەمڕۆ بینین زۆر کەس تااقەتی نییە بە دوای عیلم و زانست و زانیاری ڕاست و دروست ئابڕوە، بە دوای عیلم و زانست و زانیاری باش و بەسوودا بڕوە. هەر کاتێکیش پێڵی بڕۆ فڵانە عیلم و زانست بخوێنە، بڕۆ خزمەتی فڵانە مامۆستا بخوێنە، یان فڵانە زانست بەدەست بێنە، یان هەروانەکانی خۆت بخوێنە لە قۆناغەکانی خوێندنە، تااقەتی نییە. دڵنیا بن هۆکارەکەی ئەو شوێنەوارە خراپەیە کە تاوانەکانمان لەسەر دڵمانی دروست کردووە. چونکە عیلم زانست نوری خوایە ئەی خاتە دڵی عەبدەکانەوە و تاوان و سەرپێچی ئەم نورا کوژێنێتەوە. خۆشەویستانم، ئەگێڕنەوە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێکیان لە خزمەتی ئیمامی مالیکا دانیشێ و هەندێک قسە و گفتوگۆکەن. ئیمامی مالک خوا لێ ڕازی بێ کاتێک گوێبیستی دەم و لەفزی ئیمامی شافعی بێ و گوێبیستی ئەو ڕەوانبێژی و ڕوونبێژی ئیمامی شافعی بێ زۆر پێی سەرسامە بێ. بۆیە پێڵێ ئینی ئەرە الله قد ئەلقا على قلبك نورا، فەرمێ من نوری خوا ئەبینم کە لەسەر دڵی تۆ دایناوە مەبەستی پێ عیلمە. فەرمێ فلا تطفئه بظلمة المعصية، ئامان نەکەی بە تاریکی تاوان بیکوژێنیتەوە ئەی شافعی. هەر شافعی خۆی ڕۆژێک شەکوا باتە لای مامۆستاکەی لەوەی کە حیفظی یان لەبەرکردنی لاواز بووە. وەکیعی مامۆستاشی ڕێنماییەکە ئەی شافعی ئەگەرە تەوێ لەبەرکردنت باش بێ و بەردەوام بی لەسەر زیرێکی و ئازبەرزی خۆت، ئەوە وازە تاوان و سەرپێچی بێنە. ئەگێڕنەوە شافعی هۆکاری ئەو شەکوایی کە بۆ لای مامۆستاکەی بە ئەفەرمونون بەلای ماڵێکە تێپەڕی پاشنی پێی ئافرەتێکە بینێ. خۆشەویستانم، ئەگەر قیسەکە حەقیقی بێ با بڵین بەو جۆرە بێ، ینی سیرکەن سبحان الله تاوانێکی چەند بچووک چەند کاریگەرێکی خراپی بەجێش لەسەر دڵی ئەو بەندێ هۆگەبێت و تاوانێکی گەورە بێ بە چەند کاریگەری خراپی بێ. هەر بۆیە شافعی لە جێیە شعرێکە فەرمێ شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وأخبرني بأن العلم نور ونور الله لا يهدى لعاصي. فەرمێ شەکوای حاڵی خۆم برد بۆ لای وەکیعی مامۆستام کە لەبەرکردنم خراپە، ئەویش ڕێنمایی کردم کە واز لە تاوان و سەرپێچی خوای پەروەردگار بێنم و پێی وتم بزانە کە عیلم نورە و خوای پەروەردگاریش نوری خۆی عیلمی خۆی نادا بە کەسی تاوانبار. بۆیە بزانین کە هۆکاری دوورکەوتنمان لە عیلمی بەسوود تاوانەکانم. ضحاك لەیەکی لەوتەکانی ڕەحمەتی خوای لێ بەفەرمێ ما من أحد تعلم القرآن ثم نسيه إلا بذنب يحدثه. هەر کاتێک بەندەیەک چەندێکی لە قورآن لەبەر کردو لە بیری چوێەوە بێ مراجعە و مدارەسەی قورآن بەردەوام نەبوو لەسەری، ئەوە بزانە ئیلا بەهۆی تاوانێکەوە کە ئەنجامی داوە. بەڵگەش بۆ ئاەتی خوای پەروەردگارێتەوە کە فەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم. هەر کاتێک شتێکتان بەسەرادی ئەو بزانن بەهۆی سەرپێچی و تاوانی خۆتانەوە. هەر کاتێک بەڵایەک مصیبەتێکتان بەسەرادێ بەهۆی ئەو تاوانانەیە کە ئەنجامێدەن. و بەڕاستیش لە بیربچوونەوەی قورآن من أعظم المصائب لە گەورەترینی تاوانەکانە. یەکێکی تر لەو شوێنوارە خراپانە خۆشەویستانم کە تاوان لەسەر شوێنەواری لەسەر دڵی بەندەکان بەجێ هێڵەیە ئەوەیە کە
وا لە ئینسانەکە بەڕاستی یعنی خوو بە تاوانکردنەوەگرێ وای لێ دێ بەردەوام تاوان لە دوای تاوان ئەنجامەدا حەزەکە تاوان ئەنجامدا حتا بە ئەندازەیەک وای لێ دێ پێی خۆشە ئاشکرای کا لە لای خەڵک نەک هەر یعنی خۆی پێوەگری بەڵکو ئاشکرا شێکە عبدوڵای کوڕی مەسعود لە فەرمودەیەکە فەرمێ إن المؤمن يرى ذنوبه كأنه قاعد تحت جبل يخاف أن يقع عليه فەرمێ ئینسانی ئیماندار تاوانەکانی وا ئەبینێ كأنه شاخێکە لەسەر سەری ئەترسێ لە هەر لەحظەیەکا بڕۆخێ بەسەریە ئەمە ئیماندار لە بەرامبەرا فەرمێ وإن الفاجر يرى ذنوبه كذباب مر على أنفه فقال به هكذا أفرمي کەسی فاجر و تاوانباریش تاوانەکانی وەکو مێشێکە بینێ کە بەلای لوتیا تێپەڕێ ئیماندار وەکو شاخێکی بینێ ئەترسێ بەردەوام بڕۆخێ بەسەریە کەسی تاوانباریش ئەمنە تاوانەکان بەلای ئاسایی بۆتەوە وازانی مێشەکە بەلای تێپەڕ هیچ گرنگیی پێ نادە هەروەها ئەبو هورەیرە فەرمودەیەکمان بۆ گێڕێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول جملة پێغەمبەری خوا بوو ئەی فەرموو كل أمتي معافى إلا المجاهرين پێغەمبەر فەرمووی خوا لە گوناهی هەموو ئومەتەکەم خۆشە بێ جگە لە کەسانێک کە مجاهرن مجاهر ئەوەیە أن يعمل الرجل بالليل عملا ثم يصبح وقد ستره الله فيقول يا فلان عملت البارحة كذا وكذا أفرمي مجاهرة أوي إنسان بشو تاوانێک ئەنجامەدا خوای پەروەردگار ئەم تاوانەی بۆ پۆشیوە ئاشکرای ناکە فەزحی ناکە حیای نابەرە ناو خەڵکە بەڵام خۆی دێت ئەڵێ ئەی فڵان کەس کە ڕۆژە بێتەوە فڵان کەس ئەم شەو فڵانە تاوان و فڵانە تاوانم ئەنجامدا وقد بات يستره ربه ويصبح يكشف ستره الله عنه وای لێ دێ خوای پەروەردگار عیب و عاری داماڵێ چونکە خۆی ئێوێ خۆ عیب و عاری داماڵێ فەرمودەکە متفق عليه یەکێکی تر لەو شوێنوارە خراپانە خۆشەویستان و بەڕێزانم کە تاوان لەسەر دڵی ئینسانەکان بەجێهێڵێ بریتیە لەوەی ئەم ئینسانە وای لێدە تااقەتی تاعەت و عیبادەتی خوای پەروەردگاری نامێن بەڕاستی ئەگەر بەم ڕۆژگارەیە سەیری ژیانی خۆمان بکەین تااقەتی عیبادەتەکانمان نییە تااقەتمان نییە ئیطاعی خوا بکەین دوورکەوینەوە لە تاوانەکان لە نوێژەکان لە ڕۆژوو لە زیکرەکان لە هەموو شتێک دوورەکەینەوە بەشێکی زۆری پەیوەندی بۆ تاوانانەیە کایکین ئەگەڕنەوە گەنجێک هاتە لای ئیمامی حەسەنی بەسری کە بە یعنی پێشەوای زاهیدین ناسراوە ئیمامی حەسەن و لە ماڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم گەورە بووە ئەفەرمێ گەنجەکە پێڵێ ئەی ئیمام ناتوانم هەڵسم بۆ شەو نوێژ هۆکارەکەی چییە ئاگدار بین باسی نوێژە فەرزەکان نییە باسی عیبادەتە فەرزەکانی باسی شەو نوێژەکە کە عیبادەتێکی سونەتە ئیمامی حەسەنی بەسریش لە وەڵامە زۆر بە کورتی پێ فەرمێ قەیەدەتکە خەتایەک ئەفەرمێ تاوانەکانت کۆت و بەندیان کردی بۆیە ناتوانیانسی بەڕاستی پێویستەکە بە خۆمانە بچینەوە بۆ سیرکەین بزانین چی وای کردو ئێمە ناتوانین نوێژە فەرزەکانمان بکەین کەسی وا هەیە ساڵە و ساڵە گەر نوێژێ بکە یاخود مانگە و مانگە گەر دوو ڕکعات نوێژ بکە یان ڕەمەزان بۆ ڕەمەزان یان جومعە بۆ جومعە ئەبێ زۆر ئاگادار بین ئەوە تاوانەکانن ڕێگریمانەکە ناهێڵن بە ئیسراحەتی خۆمان عیبادەتەکانی خوای پەروەردگار بکەین کۆتا شوێنەواری خراپ بەڕێزان و خۆشەویستانم کە تاوان دروستێکە لەسەر دڵی ئێمە وەکو ئینسان ئەوەیە دڵەکانمان ئەمرێنێ بەڕاستی تاوان هۆکارە بۆ مردنی دڵ هۆکارە بۆ ئەوەی دڵە جارێکی تر زین و نەبێتەوە ئیلا ما ڕەحیمە ڕەبی مەگەر خوای پەروەردگار ڕەحمی پێ بکە و بگەڕێتەوە سەر ڕێژکە ساڵحەکەی خۆی ڕێگە ڕاست و دروستەکەی خۆی کە ڕێگەی خوای پەروەردگارە سوبحانەهو وتەعالە عەبدوڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێبێ لە شێعرێکە باسی واکە کە تاوان هۆکارە بۆ مردنی دڵ و هۆکار بۆ زەلیلبوونی ئینسان لە ژیان ئەگەر پێوەی مدمین بێ و فەرمێ وازهێنان لە تاوان ژیانی دڵە و باشترە بۆ خۆمان سەرپێچی تاوانکەین و واز لە تاوان بێنین ئەفەرمێ ڕەئەیت الذنوب تمیت القلوب وقد يورث الذل إدمانها وترك الذنوب
حياة القلوب وخير لنفسك عصيانها. ئەمە بە کورتی خۆشەویستانم گرنگترین ئەو شوێنەوارانە بوون کە تاوان لەسەر دڵی ئێمە وەکو ئینسانی مسلمان بەجێ هێڵێ. بۆیە زۆر گرنگە ئاگامان لە خۆمان بێ و بە خۆمانە بچینەوە هەروەکو پێشینی چاکی خۆمان شەوانە بەر لە خەوتن بە کردەوەکانی ڕۆژانی خۆیان ڕۆیشتنەوە و لێ کۆڵینەوەیان لە خۆیان نەکرد ئایا ئەمڕۆچیان ئەنجام داوە. ئەگەر کاری چاکی تیابوو بێ شکرانە بژێری خوای پەروەردگاریان کردو سبحانه وتعالى. ئەگەر خوا نەخواست خراپەیان کردبێ سەرپێچی خوای پەروەردگاریان کردبێ داوای لە خۆشببوونیان لە خوا کرد و تەوبەیان نەکرد پاشان نەخەوتن ئەگەرنا خەونە ئەچۆ چاوێن. داواکارم لە خوای پەروەردگار ئەم چەند خاڵی باسمان کرد بە کورتی و پوختی بیکاتەمایی سوودی دنیا و قیامەتی خۆمان و هەموو لایەک و هەمومان ئیسفادەی لێ بکەین و بتوانین لە ژیانی ڕۆژانەمان جێبەجێکین. خوای پەروەردگار تاعات و عیبادەتەکانمان لێ قبوڵکە بمان پارێزێ لە هەموو جۆرە تاوانێک کە تێتە ڕێمان گەورە و بچووک ئاشکرا و نهێنی ئەوەی کە ئەمانوێ ئەنجامی بدەین ئەوانشی کە نامانوێ ئەنجامی بدەین. داواکارین لە خوای پەروەردگار لە گوناهی مامۆستاکانمان خۆش بێ لەوپایان بەرز کاتەوە لە هەردوو دنیا و لە دایک و باوکمان خۆش بێ لە گوناهی سەرجەم موسڵمانان خۆش بێ لە گوناهی ئەو بەڕێزانەش خۆش بێ کە بەم پرۆژە پیرۆز مبارەکە هەساون لە گوناهی سەرجەم بەشداربووان خۆش بێ. خوای پەروەردگار هەر بەشداربوویەکی بەڕێز ئەگەر کێشەی کێشەکەی وە چارەسەرکە ئەگەر خەمبارە خەمەکەی لەسەر لا بدە ئەگەر تاوانبارە لی خۆش بێ ئەگەر قەرزارە قەرزارەکەی بۆ دەفعکە ئەگەر کێشە بەڵام مشکلی هەیە خوای پەروەردگار بۆی ئاسانکە و لەسەری لا بدە. خوای پەروەردگار هەموو ئەوانەی کە لەم پرۆژەی بەشدارن و نەگەیشتونەتە قۆناغی پیرۆزی هاوسەرگیری خوای پەروەردگار و پرۆژە مبارەک و پیرۆزیان بۆ ئاسان بکە و بەختەوەریان بکە لە هەردوو دنیاە. خوای پەروەردگار لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ. وصلى الله على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله.